زۆرن ئەو ناوە سەیر و جیاوازانەی کە لە هەولێری پایتەختدا هەیە. من ئەمڕۆ هاتوومەتە گوندی قۆڕیتان کەوا ناوێکی سەیر و جیاواز بەنسبەت هەمومانەوە. دەمەوێت ئەمڕۆ پێتان بڵێم ناوی قۆڕیتان لە چێوە هاتووە و چۆن دروست بووە و قۆڕیتانیش بە چی بەناوبانگە. لە ئێستادا نزیکی 1200 ماڵ لە گوندە گەنیشتەجێن دەکەوێتە سەرڕێگای هەولێر مەخمور بە دیاریکراویش دەکەوێتە پشتی گەڕەکی مامزاوە. دەجێڕنەوە باو با پیرانمان دەجێڕنەوە مارە ئاغای مەقسەد دوکلاغا وەخت خۆی عمری گەورە بۆ لەو شتەی هاتیە لە قەرێتان و لە قۆڕیەتان هاتیە لە دوو ناوان هاتیە لە زەمانی تورک بە ناوی سایپاس هاتیە بە ناوی دیکەش مەسە عەشائیری خۆمان قۆڕیتان یعنی بە ناوی عەرەبی هاتیە کەلیمەی عەرەبی گوتە قۆڕیتان دوو گوند. باشە ئێستا قۆڕیتانی گەورە و گچکە هەیە ئەوە مانای چییە گەورە و گچکە؟ نارێم گەورەی گچکە ئەوە ماری زیاتر بووە ئەوانە ئێرە مەقسەد 89 مار بووە ئەوان 6 مار بووینە لێ بوویتە قۆڕیتانی گچکە. ناخۆشیمان زۆر دیتە لە سەردەمی هەشتایەکان گوندێک چووە و شەڕی لێکرایە و ئەو شتانەی زۆر بووە چەند جار چۆل بووە هاتینەوە چۆر بوو هاتوونە ئەوجارە یەکزاری تێکیاندا و کۆر بۆ و چوینە هەولێرە هەموو بارمان کرد و هەریکە چۆجێشی. دەمەوێت بزانم ئەو کوورەیە دۆها ناو دەنجی هەبوو خەرک زۆر دێگۆ کوورێ قۆڕیتانێ وەنیا لەبەر چ بوو ئەوە کوورێکی باش بوو یان کوورێکی بە خودای وەشی دووکەری کوورەی دوو کوورە سێ کوورە بستا باید بدە نێزیشی زادەی بپەڕی بالۆ لۆ ڕۆشەراتی ئەودایە فەرری بە دووکەرەکە چوایە سەزادەی ئەگە برێم زەلام زەلامینی یەکی نێ دەدیت لەبەرەوەی بەقوت بوو لەبەر دووکەرەکەی ئاخر لەبەرەوەی بوو ناوی بەقوت بوو کوورێ قۆڕیتانێ نە لە باندێنەوە عالەم ئێسعاز دەبوو ترمێل ئێسعاز دەبوو ترمێل لەوێ دەسوڕێتەوە لۆ قشتەپەی وارەداتەوە لێ زادەکەی لۆ قشتەپەی دەچی ئەلەوێ کن کوورەکان لەوێ دەرێ ئەو تەرتیباتیان هەبوو ئەو شۆڕش هاتووەری تێشاندا. باشە ئەو لەو کوورێ قۆڕیتانێ شتەکە بوو کە باش بیان بە قوت بوو لەبیر نەکەی لەوێ ئیشتان لێ دەکرد خۆمەیشیمە برین ئەمەلە بووین ئەمە ئیشمان دەکرد قوڕمان دەشێدا حەوزە قوڕێکمان کرد بوو ئێرە وێرە هەیە ئەو قوڕەوەندە یعنی ئەوەندە ئاو قوڕەمان تێدەکرد و کا و زبرمان تێدەکرد و ئەوزە قوڕەکەمان خۆش دەکرد کو هەویر کو ژن هەویری دەسێری ئەوە هەویر لۆنانی ئەو قوڕەمان دەسێدا بەلەقەی دەسوڕانەدا ئەو قوڕەمان دەسێدا. باشە قۆڕیتان ینی ئەو کوورێ لە بۆ چ بەکاردات لە بەس لە بۆ خشت توشتی کەرپوتی بەس کەرپوت